بەرزاتی تەواوبوونی تاقیکردنەوەی ئەو خوێندکارانەیە کە بەشداریان کردووە لە سێمین پێشبڕکێی هزری بیرکاریدا. لەگەڵ تەواوبوونی کاتدا وردە وردە جۆش و خرۆشی خوێندکارەکان و جوڵە سەر سوڕهێنەرەکانیان کە لە ڕێگەی دەستەکانیانەوە ئەنجامی دەدەن بۆ شیکارکردنی پرسیارەکان زیاتر دەبێت. لە سلێمانی سێمین پێشبڕکێی هزری بیرکاری بە بەشداری 161 خوێندکار لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لە پێشبڕکێکەدا پێویست بوو خوێندکارەکان 125 پرسیار شیکار بکەن لە ماوەی 7 خولەکدا. لەم پێشبڕکێ بەشدار بووم بە زۆر باش وەڵامم بدایە و بەس وەڵامەکان قورس بوون پرسیارەکان. ئەتوانم ئەم پرسیارە قورس بوو ئیتر یەک و نیم جوابیاوە ئیتر خەریب بگەم بە سێمیتر فیکەکەی لیان نەمتوانی هەمی تەواو بکەم. یەکەم جارمە بێ بۆ پێشبڕکەیە، یعنی جارێکتر ناوتمەتە ئێرە اینجا پرسیارەکانشم باش بووم بەڵام ئەوەنە زۆر دووەم لاپەڕەیە دەقا تەواو بوو. لەو ڕۆژەیەکە وتیانە دەزەگەمە پێشبڕکەیە دەستم کرد باین خۆ حازرکردنەوەمانە. لە پێشبڕکێکەدا بە سێ ئاست پرسیارەکان دانراوە بۆ خوێندکارەکان. لە هەر ئاستێک پلەکانی یەکەم و دووەم و سێیەم دیاریکران. ئەڕەن جەمال یەکێکە لەو خوێندکارانەی توانیوێتی لەسەر ئاستەکەی خۆی پلەی یەکەم بەدەست بهێنێت. هەستێکی زۆر خۆشم هەیە. هەموو ڕۆژەگرایان مەکرد بۆی پلی یەکەم بکەیت بەدەست بێن. هەر وەرەقەیەکمانێنێ 125 پرسیاری تیا و 7 دقە ڕاگرین و دەست پێکەین. هەوڵێن 125ەکە حلکەین. ئامانج لە ئەنجامدانی ئەم جۆرە پێشبڕکێیانە بەرەو پێشبردنی زیاتری توانای خوێندکاران و ڕاهێنان و زیادکردنی ئەستی بڕوا بەخۆبوون و تواناکانیانە، بە تایبەتی لە بیرکاری و شیکارکردنی پرسیارەکاندا. ئەکیدی خزمەتکردنە بە مناڵی وڵاتەکەمان کە ئەم پرۆگرامە وا لە خوێندکارەکات هەم توانای بیرکردنەوەی زۆر چالاک بێت، هەم توانای بڕیارانی دروست لە ماوەیەکی کورتە بتوانێت ینی ئەو بڕوابوون بەخۆبوونەی هەبێت کە بڕیارێکی دروست بدات. تەبەن باکیدی ئاسیان زۆر باشە کە ئەوان بتوانن لە ماوەیەکی زۆر کەما کۆمەڵێک ژمارەیان پێبوو ترێکە زەحمەتە بەڕاستی ئینسانێکی گەورەش بێ موبایلەکە دەرێنێ بە موبایلێکە، بەڵام ئەمان تەنها بە وا ڕاهێنراون تەکنیکێکە بەکارێنن دەستیان بەکارێنن تەنها لە مشکی خۆیانە کۆکردنەوەکە ئەکەن و وەڵامەکە ئەدەنەوە. ئەنجامدانی ئەو جۆرە پێشبڕکێیانە سەرەڕای چالاکیەکی زانستیە بۆ خوێندکاران هاوکات هەندانیانە بۆ ئەوەی زیاتر خۆیان بسەلمێنن و پەرا بە بەهرەکانیشان بدەن. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.